خۆشویستان باسی فیلمی ڕازی سلێمانیتان بۆکەم کە یەکێکە لەو فیلمانی کە لە ئێستایا ئامادەیە و بڕیارە نمایش بکرێت. ئەم فیلمە فیلمێکی نوێی کوردیە و باسکردن لە سەر مێژووی شاری سلێمانی، بەڵام بە شێوازێکی جیاوازتر و بەستایڵێکی جیاوازتر لە ڕووی پیشەی سینەماییەوە کاری لەسەر کراوە. لا دەرهێنانی بەڕێز یاسین قادرە کە خۆی دەرهێنەری ئەم فیلمەیە. من گفتوگوی زیاترەکەم لەسەر فیلمەکە بە میوانداری بەڕێزیان. سوپاس بۆ بەشداریکردنت. زۆر سپاس کاکردوگیان. سپاس بۆ تۆ کاک یاسین. سەرەتا قسە بکەم لەسەر بابەتی فیلم و فیلمسازی و بەرەو پێشچوونی فیلم لە ئێستایا بەتایبەت فیلمی کوردی لە چه ئاستێکایە و چۆنەی بینی؟ لە بواری سینەمادا کوردستان بەعام هەرێمی کوردستان لە بواری گەشەپێدانەوە ژێرخانێکی زۆر باشی هەیە، وەکو بازاری دراما، وەکو بازاری سینەما. بەڵام بەداخەوە خۆشتان ڕەنگە باشتر لەمە بزانەوە، ڕەنگە سینەماکارێن هەرێمی کوردستان باشتر بزانن کە 2014 دوایەوە کە داعش بە بۆنەی شەڕی داعشەوە کەمێک کێشەکان زۆر بوون، ڕەنگە سینەماکاران کەمێک دوور بمەوە لە پرۆژەکانیان. بەڵام بە خۆشحاڵیەوە لە ئێستادا ئێمە وەکو بەرهەمهێنەری دراما و فیلم لە کە هەوڵ دەدەین بۆ بازاری سینەما بۆ دەرەوەی وڵات، حالیان فیلمێکمان ئامادەیە بە ناوی فیلمی ڕازی سلێمانی کە بەرهەمی کۆمپانیای خۆمە بە ناوی ڕازی سلێمانی. ئەم بەرهەمە ئامادە کراوە بۆ خزمەت بۆ سینەمای کوردستان. ئەم بەرهەمە تەنیا بۆ پێشکەشکردن و خزمەتکردنی سینەمای کوردستان ئامادەکراوە، بۆی هەر لە ناوەکەشەڕا دیارە فیلمە ڕازی سلێمانی. زۆر باشە. بەر لەوەی قسە لەسەر فیلمەکە بکەم، ترێلەری فیلمەکە ئامادەیە، پێکەوە ئەیبینین و دواتر قسەی زیاترەکەی لەسەر فیلمەکە فەرموو. بۆ پشودان ئێرە شوێنێکی مەترسیدارە. تۆ تەنانەت نازانی مێژووی کوردستانەکەم چەندە بە نرخە. نەخشەکان لێرە نین. دەستە خۆش بێت. هەستەکەم ستایڵەکە زیاتر ستایڵێکی هۆرۆریە، ینی بەلای ئەو بابەتەیە ڕۆشتووی، واتە تا ڕادێک تۆزە ترس و ئەوەی تایە. ئەم ستایڵە تا چەند نامویە بە سینەمای کوردی؟ لە سینەمای کوردیدا ڕەنگە بەشی خەیاڵ کەمتر ئیشی لەسەر کرابێ، بەهۆی ئەوەی کە زۆرتر ژانڕەکان واقعی بوون، زۆرتر بەرەو مستەنەد و بەرەو ئەو شتانی کە لە کۆمەڵگەدا دیبینیومان. بۆیە ئێمە لە پرۆژە داهاتوەکانیشماندا ئیش لەسەر ئوستورەکەین، ئیش لەسەر ئەفسانەکردنی ئەکتەرەکانمان دەکەین، وەکو وڵاتانی تر خەریکن ئەفسانەی درۆژ تەنانەت وای بە جۆرێک پیشان دەدەن لە سینەمادا کە خەڵک وازانی کە ڕاستە. بۆیە وازانم کە بۆشایەکی زۆر هەیە لە سینەمای کوردیدا لە بەشی خەیاڵدا و ئەکشێنیش. گرنگی بابەتە لە چیایە؟ ئەنێگە کە بیناسیێنی کە ئێمە داستانەکانمان با تا ڕادێک بڵین واقعیە. ئێمە کەسایەتی کوردی زۆرمان هەیە لە مێژوودا، بەڵام لە سینەمادا ئوستورە سازیان بۆ نەکراوە، مۆرکردنی ڕوخسار زۆر کەمە. گرنگی ئەم جۆرە پرۆژانە ڕەنگە لەوەدا بێت کە خەیاڵ بە شێوازێکی نوێ تێکەڵاوکە لەگەڵ ڕوخسارێکی نوێ، لەگەڵ بابەتێکی نوێ. ئێستا سینەمای هەر وڵاتێک ئیش لەسەر تەواوی ژانڕەکان دەکات، بەڵام لە کوردستاندا دووبارە ئێڵەمەوە بەهۆی ئەوەی کە ساوایی سینەمای کوردستان، ساوایی درامای کوردستان وای لێ کردوین هەنگاوەکانمان زۆر ئارام بن، زۆر نزم بن، و بۆیە واز دەکەم دەبێ ئێمە زۆر لەسەر ڕوخساری نوێ، لەسەر چیرۆکی نوێ، لەسەر ژانڕی نوێ کار بکەین. زۆر باشە. ئەمێ قسێ بکەم لەسەر بابەتی ژانرەکە چۆن کاری لەسەرکرێت لە ڕوویای دەرهێنانەوە، لە ئایدیای دەرهێنان و یاخود لە شێوازی نووسینی دەقەکەەوە جارێکی تردا بڕێژرێتەوە. ئەمە تا چەند قورسە بۆ ئێوەیە کە هەم دەرهێنەر بن و هەمیش بە دوای کەسێک ئابگەڕێن کە ئەو شێوازە وەرجێڕێتە سەر دەقێکی سینەمایی؟ بەتاکید سینەما لە نووسێنرا دەست پێ دەکات. سەرەتا خەیاڵ و نووسینە، سەرەتا سناریویەکی باشە دەبێت لە سینەمادا نووسەری باشی سینەماییمان هەبێت. و دووبارە ئەڵێمەوە خەیاڵەکە لە هەمووی گرنگترە. خەیاڵی سینەما بە شێوازێک بێت کە دەرهێنەر
بتوانێت 4 تا 5 ستایل تاقیکاتەوە لەم چیرۆکێک کە ئامادەی لە سینەمادا یعنی نەتەنیا یەک دانە ژانڕ یەک دانە چوارچێوەی سینەمایی بین تەنیا هەموو ساڵت کڕارکەینەوە وا هەز دەکەم ئەوە تەنیا دووپاتکردنەوەی چەندین چوارچێوەی سینەمایە ڕەنگە باش نەبێت باشە ئەگەر سەرکەوتو نەبووی لە تاقیکردنەوەی ئەوانەیە ئاساییە یان بەڕای من ئاساییە چۆن پرۆژە کۆتا پرۆژەی سینەمایی کاتێکە کە بینەرەی بینێ کاتێکە کە بینەرەی بینێ و زۆر جار دووبارەیەڵەمەوە زۆر شت لە لای لە ناو هەرێمی کوردستانیالت بە حام چوار پارچەی کوردستان کەمێک نامۆیە دەبێت زۆر جار ئێمەی بەرهەمهێنەر یا ئێمە دەرهێنەر زۆر جارش باج بدەین ڕەنگە بەرهەمی یەکەمان زۆر نەگونجێ ڕەنگە بەڵام بۆ داهاتوو دەتوانین ئیشێک بکەین کە خەیاڵ و بەخصوص ئەکشنیشمان زۆر لاواز لە بەداخەوە لە زۆر باش هەڵبژاردننی ئەم چیرۆکە بە ناوی ڕازی سلێمانیەوە ناوڕۆکی فیلمەکە چییە؟ ناوڕۆکی فیلمەکە باز لە نەخشەیەکی ونبووی خەیاڵی دەکات کە ئەو نەخشەیە ئیشاری سلێمانی گروپێک چەندین گروپێک چەند کەسایەتی چەند لاپەڕە نەخشیان پێ و بە دوای گەنجێک و میراسێکدان کە گروپێکی ناحەز خەریکن بۆ دوایان نەکەون و یان هەوێ بیان کوژن و بەدەری دڵن بەدەستی خۆیان بەدەستی بێنن بەڵام ئۆستورەیەک سازکراوە لە فیلمەدا خاتوونێکی بێقسە و وەکو ڕۆعێک دەردەکەوێت کە یارمەتیان دەدا کە ئەو گروپە تش بە گروپە نەوەستێتەوە زۆر باشە لە ڕووی بابەتی تەکنیک و بەرەمێنانەوە تا چەند ئەستەما بۆ بەرەمێنانی ئەم جۆرە فیلمانە بە تایبەت خەیاڵیە و ژانرێکی جیاوازترە بەداخەوە دیسان دێڵەمەوە ژێرخانی سینەمای کوردی سینەمای کوردستان لاوازی بەخۆی دەبینێ ئەو تەکنیکانە زۆرتر تەکنیکی بەشی پشتی کامێران ڕەنگە هەر چەندیش ئەکتەرت باش بێت ڕەنگە هەر چەندیش پێش کامێرات باش بێ دەبێت دوای گرتنی ڤیددیۆیەکە تەکنیکەکانت هەبن ئەو فیلمە بەداخەوە بەهۆی ئەوەی کە تەنیا هیچ ئسپۆنسەرێکمان نەبووە خۆم بەرهەم هێناوە ئاستێکی زۆر گەورەی تەکنیکی نییە بەڵام لە بواری ڕەنگەوە دەتوانم بڵم کوالیتی 100 هەیە 100 هەیە ڕنگ و لێکدانەکەم من زۆر پێ باشە بەڵام وەکو هەدیەیەک بۆ شاری سلێمانی وەکو خزمەتێکی بچووک بۆ شاری سلێمانی پێشکەشی دەکەم و هیوادارم کە بەدڵیان بێت خەڵک بەخصوص خەڵکی شاری سلێمانی هەڵبژارنی ڕەنگ لەسەر چه ئەساسێکە سەرژانری فیلمەکە سەرژانری فیلمەکە و لەسەر ڕوخساری ئەکتەرەکانە لەگەڵ چیرۆک ئەم سێ بابەتە زۆر باشە بابێ مەسەر لایەنی دەنگ کە یەکێکە لە بابەتە گرنگەکانی بەرەمێنانی سینەما کەیتر دەنگ ڕۆحی تەواوی فیلمەکە تەیاتێ لە کاتی بینینە تا چەند کاری دەنگی باشی لەسەر کراوە کاری دەنگ ئێمە لە سینەمادا دوو بەشەیە کاریگەری دەنگێک کە ئاگیرێت کە لە ئەکتەر دەنگێک بەدەری لە مۆزیک و مۆسیقایە پێم باشە دەنگەکەشم پێ باشە لە ئاستێکی باشدەیە کەسانی پسپۆڕی ئەوە هەیە ئیشی لەسەرکەن لێرەیان حالیان ئێستا من دوای ئەو بابەتە دێمە سەر بابەتێک پێم خۆشەوە پرسیارت باسی پسپۆڕێکە لەودا وەڵام دەمەوە بەڵام پێم باش بۆ تا ئاستێک ئەو فیلمە پێ باش بووە بەهۆی ئەوەی کە لە هەرێمێکی تر بەرهەم هێنراوەش بۆ خۆی لە هەرێمێک کە ڕەنگە زۆر شت ئازاد نەبێت لە ڕووی ئیدیتیشەوە باشە ئەدێتەکە شەرخۆم کردمەوە ئەدێتشم پێ باشە ئیدیتیش زۆر پێ باشە بابێ مەسەر بابەتی نمایشکردنی فیلمەکە و چۆنێتی نمایشکردنی و هەروەها کاتی فیلمەکە چەندێکە ئێمە بڕیارمانداوە تەقدیمی وزارەتی ڕۆشنبیری بکەین ئەو بڕیارە بخۆی بیدا وەکو دووبارەی ئەڵەمەوە وەکو حەزوو وەکو خولیایە کە ئیشی ئەوڵمان پێشکەشکەین بە وەزارەتی ڕۆشنبیری شاری سلێمانی ئیتر خۆیان بڕیاریە دەن کە چۆنی بڵاوکەنەوە لە هۆڵدا بێت یا لە میدیایەکدا کاتی فیلمەکە کاتی فیلمەکە 55 خولەکە 55 واتە فیلمێکی درێژە تا درێژە بەڵێ تاڕاکە زۆر باشە اینجا بابێمە سەر پرۆژەی داهاتوو چییە؟ زۆر سپاس پرۆژەی داهاتووم ئێستا حالین کە لە سلێمانی نیشتەجێم بۆ پرۆژەی هاتووم پرۆژەیەکی درامایەکی نێودەوڵەتی دەبێت ئینشاڵڵا تەواوی ئەرک و ئێستا حالیان 4 گروپ خەریکی بەشی نووسین بەشی هەڵبژاردننی ئەکتەر و بەشی خەیاڵەکەنی باشە 4 گروپ لە کۆمپانی وای ئێس کۆمپانی هەر کۆمپانیەکەی خۆمە باشە چۆن باست لەوە کرد نێودەوڵەتیە ینی بە چ شێوازێک نێودەوڵەتیە بەهۆی ئەوەی کە دانوستانمان کردووە لەگەڵ 4 ئەکتەری 4 ئەستێرەی وڵاتی ئێران کە بۆ یەکەم جار بێن بە زمانی کوردی لە درامای کوردیدا ڕۆڵ ببینێ لە هەرێمی کوردستان ئەوە واتە ینی ئێستا دوو وڵاتی ترشمان لە بۆشی پرۆداکشن و لە بەشی ڕکلام دەدەمان هەوێت لە بازاری خۆمان هاوێن بۆ فرۆشتی ئەم درامایە
بە تاکید دەگەڵ دوو کۆمپانی بەناوبانگ یا نێودەوڵەتی قسە دەکەین بۆ بڵاوکردنەوەکەی ئەو قۆناغە کاتێکە کە تەواو بێت ئەو بەشیگرتنەکە. هەستەکەم کۆنتاکتێکی باشت هەیە لەگەڵ زۆرێک لە وڵاتانی تراوایە لەگەڵ دوو وڵات کۆنتاکتی باشم هەیە لەگەڵ سینەماکاری یارانی ئێران زۆر کۆنتاکتم هەیە تەنانەت یەکێک لە ئەستێرەکان جارە پێم خۆشنەی نایبێنم لە سەتال نەوەدنەوە تەواو بڕیار دراوە کە لەگەڵمان بێت. زۆر باشە پرۆژەی دراماکە و هەڵبژاردننی چیرۆکەکە تا چەند گرنگە بۆی بتوانرێت ئەویش بە جیهانی بکرێواتە چیرۆکەکان چیرۆکی تەواو ئەو ژانرە بێتتر کە خۆتکاری لەسەرەکەی کۆمەڵایەتی هەرچێکی کۆمەڵایەتی و ئەکشنمان داناوە خەیاڵمان لابردووە لەو درامایەدا بەهۆیەوەی کە فیلم پێشەمە خەیاڵ بووە دەمان هەوێت لە ژانڕێکی نوێدا کار بکەین هەڵبژاردننی ئەکتەرەکەی تەواوی 45 کەسەکە لە هەرێمی کوردستان هەڵدەبژێتێ خولێکی تایبەتمان کردوێتەوە بۆ ئەوەی کە ماوەی 10 ڕۆژ بە شێوەی پرۆفشنال تەواوی ڕوخسارەکان لە هەرێمی کوردستان هەڵبژێرین و 3 تا 4 دانە ئەکتەری بەناوبانگیش دانوستانیان دەگەڵ دەکرێت کە دەگەڵ ئەکتەرە کوردەکان هاوبەشمن لەو پرۆژەیە یاسین باس لەوە کردوتە لە دوای حەزەکەم قسە لەسەر پسپۆڕی بکەم ئێمە گرفتی پسپۆڕی پشتی کامێرەمان هەیە یان ئەکتینیش تەنانەت دووبارە لەمەوە سەرەتا کێشەی نووسینمان هەیە سەرەتا کێشەی خەیاڵمان هەیە خەیاڵی سینەمایی مەبەستە بەڵێ نووسینی سینەمایی لەگەڵ ڕێزم بۆ تەواوی نووسەران و شاعیران کێشەمان هەیە بۆ بەهۆی ئەوەی کە کەم ئیش دەکرێت کەمبوونی ئیشی سینەمایی کەمبوونی ئیشی دراما وا لە بازاری سینەماوالی دەکات کە ڕکابەرایەتی کەم بکات کەمبوونی ڕکابەرایەتی ڕەنگە ئیشەکان لاواز دەربخات یعنی هەمان بازاری نێودەوڵەتی درامایە سینەما لە هەرێمی کوردستاندا نییە بەداخەوە ئێمە بەداخەوە پێم خۆش نییە کە لە کاناڵی کورسان ئەو شتە بڵم ڕەنگە ساڵانە بە سەدان هزار دلار تەرخانی دوبلاژی درامایی وڵاتی تر بکەین بەڵام نایەنی ژێرخانی سینەما و دراماکەمان بەهێزکەین کە کۆمپانی من خەریکە ئەویشە دەکات لە کوردستان تەنیا بەرهەمی زمانی کوردی بەرهەم بێنێت و بە دەری دڵێن مارکتینگێکیش باشی بۆ بکات لە وڵاتایانتر بۆ بڵاوکردنەوە فرۆشتنی زۆر باشە ئیشەڵا لە ئایندەیە ئەو پرۆژێ جێبەجێکرێ ئیشەڵا ماوەی کەمتر لە یەک مانگتر یەکەم کۆنفرانسی ڕۆژنامەوانیمان دەکەین بۆ تەوابوونی خولی ئەکتەران و ناساندنی ئەکتەرەکان و دواتریش ستارتی پرۆژە لێ دێن ئیشەڵا کە وزارەتی ڕۆشنبیری هاوکارمان بێت دەستگایەکان وەکو دەستگایەکی جوانی و کورسات هاوکارمان بێت نە لە بواری بووجەوە تەنیا لە بواری ڕوعی نەتەوایەتی سینەمای کوردستان دەستەکانە خۆش بێ سپاس ممنونم بۆ میوانداریتان دەریانەری فیلمی ڕازی سلێمانی دووبارە سواز بە بەشداریکردنت